بۆیە سەرەتای حەسادەت ئاوهایە براکانم، ئینسان کە حەسوود بوو، حەسوودی بە براکەی برد یان بە برای موسڵمانی برد، سەرەتا ئاگرێکە لە ناو دڵیا دروستە بێت. ئەوجا ئەم ئاگرە وای لێ دێت تەتەوڕ ڕەکات بۆ هەڕەشەکردن، بۆ بەکارهێنانی کوشتن و بڕین، بۆ لە ناوبردنی. بۆچی؟ چونکە تاوانی حەسەد خوا پەنامان بدات. أول ذنب عصي الله به في السماء وأول ذنب عصي الله به في الأرض. یەکەم تاوان لە ئاسمان ئەنجام درا بریتی بوو لە تاوانی حەسادەت. کاتێک ئیبلیس حەسوودی برد بە ئادەم، سوزدەی بۆ نەبرد. و یەکەم تاوان لەسەر ڕووی زەوی کاتێک کرا ئەنجام درا تاوانی حەسادەت بوو. ئەوە تا قابیل حەسوودی بە براکەیە بات. کاتێک خوای پەروەردگار قوربانی هابیلی وەرگرت، هین قابیلی وەرنەگرت. قال لأقتلنك، دەستی کرد بە هەڕەشەدانان، وتی ئەتکوژم. لأقتلنك سوێندی خوارد، لامەکە بۆ قەسەمە، سوێند بێ دەبێ بتکوژم، نایە لەم ئیسراحەتکەی. قال إنما يتقبل الله من المتقين. هابیل فەرمووی بۆچی ئەم کوژیت؟ خوای پەروەردگار، ئەمە قاعیدەیەکی قورئانیە، خوای پەروەردگار لە کەسانی قبوڵەکە کەوا ئەهلی متقین، خواناسن، تەقوادارەکان، مخلیسەکان، بۆ خوا سوڵحاوەکان، خوای پەروەردگار بەس لەوانە وەرەگرێت. و فائیدەیە بکەین لەم قسەیە براکانم، ئەوەیە کە ئێمەی ئینسان مرۆڤ دوو جۆرە. مرۆڤێکەیە ناخی پاکە، متەقیە، بۆ خوا سوڵحاوە، ئەهلی تاعەتە، ئەهلی ئیخلاسە. و مرۆڤێکمانشەیە کەوا ناخی پیسە، ئەوەی کە دەری دەبڕێ پیسە. بەڵام تەماشاکە تۆ کام لەم دوانەی کوڕی ئادەمی؟ ئایا دوای قابیل کەوتیت یان دوای هابیل کەوتیت؟ ئایا تۆ حەسوودیە بێ بە براکەت وەکو قابیل، یاخود وەکو هابیلە بیت، ئەهلی تەقوا بیت، حەسوودی نابیت؟ قال إنما يتقبل الله من المتقين لئن بسطت إلي يدك لتقتلني ما أنا بباسط يدي إليك لأقتلك إني أخاف الله رب العالمين. گفتوگۆکە لەگەڵ براکەی بۆی پەشیمانی بکاتەوە، بۆ ئەوەی تووڕەبوونەکەی دامرچێنێت. دەڵێ ئەی قابیلی برام، ئەگەر تۆ دەست بۆ من درێژ بکەی بۆ ئەوەی بمکوژیت کە تۆ مصڕی لەسەر کوشتنی من، ما أنا بباسط يدي إليك لأقتلك، بەخوا من دەست بۆ تۆ درێژ ناکەم بۆ ئەوەی بتکوژم، تعداد لێ بکەم و زوڵمت لێ بکەم. بۆ لەبەر ئەوەی هابیل بێدەسەڵاتە، ترسنۆکە، نا إني أخاف الله رب العالمين. چونکە من لەخوا ئاترسم، لەخوا ئاترسم بۆیە جنێوت پێ نادەم، لەخوا ئاترسم بۆیە حەسوودیت پێ نابم، لەخوا ئاترسم بۆیە زوڵم و تعداد لێ ناکەم. خوای گەورە وای داوا کردو لە من کە ئەهلی تەقوا بم، لەخوا بترسێم. إني أخاف الله رب العالمين. کەواتە تاکە شتێک کەوا ئینسان لە تاوان بگەڕێنێتەوە، خەوفی خوایە، خەوفی خوایە ئینسان لە تاوان نەگەڕێنێتەوە. بۆیە ڕەأس الحکمة مەخافەة الله، لوتکەی هەموو ژیریەک و عاقڵێک و داناییەک بریتێ لە الخەوف من الله. ئینسان خەوفی خوا لە دڵیا دروست بوو، ئیتر تاوان ناکات، دەست بۆ تاوان نابات، زوڵم و تعدا ناکات، خوێنی خەڵک ناڕێژێت، تهدیدی خەڵک ناکات. بۆ؟ چونکە لەخوا ئەترسێت. ئەوە تا هابیل دەفەرمێ إني أخاف الله رب العالمين، من لەخوا ئەترسێم. ئەجینا من ئەتوانم جنێوت پێ بدەم، ئەجینا من ئەتوانم هەڕەشەت لێ بکەم، ئەجینا من ئەتوانم دەست بۆ درێژکەم، بەڵام من دەستی زوڵم درێژ ناکەم، من دەستی ئاشتەوایی فقط درێژەکەم. إني أخاف الله رب العالمين. إني أريد أن تبوء بإثمي وإثمك فتكون من أصحاب النار وذلك جزاء الظالمين. بەڵام تۆ هەر موسڕی لەسەر کوشتنی من، بەڵام با ئەو تاوانە تۆ هەڵی بگریت، تۆ زاڵمەکە بی، من مەزلومەکە بم. إني أريد أن تبوء بإثمي، يعني أن ترجع بإثمي بقتلك إياي،
کاتێک ئەو تاوانە هەڵبگریت کە کوشتنی منە، با لەسەر ئەستۆی تۆ بێ، لەسەر کۆڵی تۆ بێ بۆ قیامەتت. من نامەوێ زوڵم بکەم لێت، بەڵام من نامەوێ با تۆ زاڵمەکە بی، نەک من زاڵمەکە بم. فتەکوونە من ئەصحاب النار، لەگەڵ ئەوەشایە لەگەڵ تاوانی خۆت هەڵی بگریت. هەڵبەتە دیارە ئەمە پیاوێکی زۆر خراپ بووە قابیل. إني أريد أن تبوء بإثمي وإثمك، لقل تاوانكاني خوت هم يهلقريبو قيامتي خوت. فتكون من أصحاب النار وذلك جزاء الظالمين. كواتا أو كساني كوا قاتل أو كساني كوا خلشي دكوجن بنا حق هاولي آقرن خوا پنامان بدات. بوي أو كسانا ظالم واستمكار وخين ريجن بوي دوچاري آقري دوزخ بون.